سوودەکانی شکر لە دنیا و قیامەت بۆ ئینسان چین؟ ئینسان کە شکر و سوپاسی خوای پەروەردگار بکات، ئینسان کە ناز و نیعمەتەکانی لە ڕەزامەندی خوای پەروەردگاردا بەکارهێنا و ئینسانێکی سوپاسگوزار بوو بەرامبەر بە خوای پەروەردگاری خۆی، با بزانین نەتیجە و دەرس و پەندەکانی چیمان پێ دەڵێن و بەرهەمی شکر چییە لە ژیانی ئینساندا. یەکەم لە بەرهەمەکانی شکر ئەوەیە کە لە سزای خوای پەروەردگار ڕزگارمان دەبێت و خوای گەورە لێمان ڕازی دەبێت. وەکو خوای گەورە دەفەرمێت ما يفعل الله بعذابكم إن شكرتم وآمنتم. خوای پەروەردگار سزاتان نادات، بەڵام کەنگین ئەگەر ئێوە شکرانەی پەروەردگارتان بکەن و ئیمانتان هەبێت، ئیمانێکی واقعی و ڕاستەقینە و شەرعیتان هەبێت. لە بەرامبەر ناز و نیعمەتەکانی خوای گەورەدا شکری خوای گەورە بکەن، لە ڕەزامەندی خوای گەورەدا بەکاریان بێنن، خوای پەروەردگار سزاتان نادات. کەواتە یەکەم لە بەرهەمەکانی شکر ئەوەیە کە ئینسان لە سزای خوای پەروەردگار ڕزگاری دەبێت و خوای پەروەردگار ناخۆشی و ناڕەحەتیەکانی لەسەر لا دەدات. دووهەم لە بەرهەمەکانی شکر بریتیە لە بەدەستهێنانی ڕەزامەندی خوای پەروەردگار. خوای گەورە دەفەرمێت إن تكفروا فإن الله غني عنكم. ئەگەر ئێوە بەرامبەر بە خوای پەروەردگار سەپڵە بن، بێباوەڕ بن، خوای گەورە بێ احتیاج و بێ پێویستە لە ئێوە. ولا يرضى لعباده الكفر. خوای پەروەردگار هەرگیز ڕازی نابێت بەندەکانی کوفر هەڵبژێرن، بەڵام ڕێگەی پێداون. بەڵام دەفەرمێت وإن تشكروا يرضه لكم. ئەگە شکرانەی خوای پەروەردگار بکەن، خوای پەروەردگار لێتان ڕازی دەبێت، کە ئەوە گەورەترین دەستکەوتە بۆ ئینسانی ئیماندار. بۆ هەر کەسێک خوای گەورە لێ ڕازی بێ، سەرفرازی دنیا و قیامەت دەبێت. برام دەی ئینسان بەهۆی شکرەوە ڕەزامەندی خدای پەروەردگار بەدەست دێنێت. ئەنجا سێهەم لە بەرهەمەکانی شکر بریتیە لەوەی کە ئەو نیعمەتانەی کە خوای گەورە بە ئینسانی داون لە دنیادا بەهۆی شکر زیاد دەکەن، بەڵام ئینسان سوپاسگوزار نەبێت بەرامبەر ناز و نیعمەتەکانی خوای پەروەردگار، نیعمەتەکان تێدا دەچن و نامێنن. بۆیە خوای پەروەردگار دەفەرمێت لئین شەکەڕتم لەئەزیدەنەکم. ئەگەر ئێوە بە فعلی شکرانەی خوای پەروەردگاری خۆتان بکەن لە واقعدا لە بەرامبەر ناز و نیعمەتەکانی خوای پەروەردگاری خۆتان، دڵنیابن بە تەئکید خوای پەروەردگاریش ناز و نیعمەتەکانتان بۆ زیاد دەکات.